گروپە چەکدارەکان بە تایبەتی ئەوانەی کە بە هاوپەیمانی ئێران ناسراون وەروەها بە وەکالەت شەڕ بۆ ئێرانەکە لە ناوچەکەداوە لە ماوەکانی ڕابردوو زۆر ڕوبەڕوێ ئەمریکا بووبوونەوە لە گۆڕەپانی عێراقدا و لە هەندێک لە وڵاتانی دیکە. ئێستا فشارەکە بۆ ئاراستەیە کابێ ئەم گروپ و هێزە چەکدارانە کەوانەی وەلایەن بۆ ئێران هەیە بە تەواوەتی هەڵبۆشێنەوە هەڵوەشانەوە کەشیان دەچێتە چوارچێوەی سوپای عێراق و دەبێ فەرمان لە سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاسۆدانی وەربگرن و قسە و باسەکە ئەوەیە هەندێک زانیاریشەیە کە بەشێک لەو گروپ و هێزە چەکدارانەی کە ئێستا هەن و مەترسیان هەیە جێگۆڕکیان بە شوێن و مەکانی خۆیان کردەوە بە تایبەتی لە ئەنبار و لە مووسڵ واروان سەرکردەکانیان سەرکردە سەربازیەکانیان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق چەند جارێک کۆبوونەوە دانیشتنیان کردووە و بە ئاشکرا و بەڕاشکاوی پێیوتون محەممەد شیاسۆدانی کە دەبێ خۆتان هەڵبۆشێنەوە چەکەکانتان دابنێن و بێنە ناو چوارچێوەی مەنزومەی سەربازی عێراقیەوە بۆ ئەوەی بە دوور بن لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمریکا و هەروەها عێراقیش بپارێزن لە ئەگەری تێوەگلان لە جەنگێک کە لە ئێستادا ناخوازێ ڕوو بدە. هەڵوێستی عێراق بۆم بابەتە تا ڕادەیەگەوەی کە لە سەراسی ڕسمی بیستین جددیە و دەبێم گروپە چەکدارانە نەمێنن یاخود بە تەواوەتی کپ بکەن. ئێران بە حکمی ئەوەی کە لە چوارچێوەی ئەو هەژمونەی هەیەی لە عێراق و لە هەندێک ناوچە بە تایبەتی لەو ناوچانی کە لە دەستیاوە لوبناان سووریا و هەروە ئێستاش کە لە یەمەن خەریکە دەستبەرداری حوسیەکانە بێت لە عێراقیش تا ڕادەیەگە و نەرمینوانەوە و پەیامی ینی ڕابەری باڵای شۆڕشی سامی ئێران دراوە بەم گروپانە کە پێویستە خۆتان هەڵبۆشێنەوە. عێراق لە چوارچێوەی ئەم گرژیانەدا لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانی بەچووەگە ئەمریکا و ترامپ تا چەند چاوەڕوانی عێراقەکەن بۆ هەڵەشانەوەی گروپە چەکدارانە ئەگەر هەڵنەوەشێتەوە ئایندەی عێراق بەچووەگە هەمومان نەزانین کۆمەڵە ڕێکاری ژێ لەلایەن ترامپۆ بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە کەمەش فشارێکە بۆ عێراق بەڵام عێراق گەڵێ زۆر فشاری نەکردوە سەرمان و بۆ عێراق جیاوازترە. نەمشۆ گفتوگۆکەین لەسەر کۆیان بابەتانە بە میوانداری بەڕێز کاک محەممەد نەسەدین چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە سۆدیۆکانمان لە شاری کەرکووک میوانمانە کاک محەممەد سڵاوت لێبێ یعنی ئەوەی کە ئێستا بە تایبەتی لەسەر ساحەی عێراقیە گوزەرێت ڕاستە ڕەوشێکاتۆتە پێشەوە هەموو ناوێبن بە ڕۆژێکی ئالۆز بەڵام لە وێنە گشتەکەیە جارێ ئەمە نابینین بەڵام لە پشتی پەردە کۆمەڵێک جموجوڵ هەیە ینی نائارامیشی دروست کردووە. خوێنەوەتان چییە بە گشتی بۆ ڕەوشی عێراق؟ پێشەکی زڵاو بۆ بەڕێزێت بۆ بینەرانی کەناڵی کورسات نیوز دیارە ئەوەی کە ئێستا دوای ڕووداوەکانی ئیسرائیل و ئەوەی کە ڕوویدا لە ئۆکتۆبەر لە شەڕی حەماس لەگەڵ ئیسرائیلە وای کرد کە ناوچەکە بە حتمی بەرەو گۆڕانکاریەکی گەورە بڕواوە هەم ئەو ڕووداوانەی کە لە ئیسرائیلش ڕوویدا لە بینی حەماس و ئیسرائیلە وای کرد کە بابەتی ڕۆڵی ئێران لە ناوچەکە و بابەتی دەستی ئێران لە هەندێک وڵاتە بوو بە مەترسی جدی لەسەر ئیسرائیل بۆ من پێم وایە زیاتر دەستبڕینی باڵەکانی ئێران چ لە لوبناان و چ لە سووریا یا لە یەمان یا لە عێراق ئەمنیەتی ئیسرائیل ئەوەی کردە بابەتێکی زۆر جدی بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ئەم شەڕی برینی دەستی ئێران باڵەکانی ئێران لە هەندێک جێ تا ئەندازەیەک سەرکەوتنی بەدەستێناوە بۆ نمونە لە سووریا دەکرێت بڵێن سەرکەوتنی تاسە ئەندازەی 90 هێناوە بەڵام لە لوبناانە ئەوەندە هەیە ئێستا حزبوڵڵا لاواز بووە ولا ئەوەی کەوا لە یەمەن شاید دەیبینین کە ئێستا ئەمریکا بە چڕی هێرش دەکاتە سەر حوسیەکان ئەوەی کە تا ئێستا جێی پرسیارە ئەوەیە ئەو هێرشەی کە ئەمریکا و ئیسرائیل کردیان لەسەر سووریا و کردیان لەسەر لوبناان و ئێساش بە هاوبەشی دەیکەنە سەر یەمان پێشبینیەکانەوە بوو کە ڕەنگە بە هەمان شێوەوە بە دووقۆڵی هێرشکە لەسەر هەندێک گروپی چەکداری عێراقی کە دیارە ئەوانش هەندێک چالاکی و هاویشتین هەندێک ساروخیان هەبوو بۆ ئیسرائیل بەڵام ئەوەی کە وای کردووە تا ئێستا ئیسرائیل و ئەمریکاش خۆیان بە دوور بگرن لەوەی کە ئەو فەسایلە چەکدارانە ئەو گروپە چەکداریانە هێرش بکەن لەسەریان من پێم وایە ئەوەیە کە ئەمریکەکان تا ئێستا پێویستیان بەوە ینی بە باشی نازانن عێراقش بە هەمان دەردی سووریا یاخود لوبناان بڕوا فەوزا لە ناو عێراقشا دروست بێ لەبەرەوەی ئەوان لەوە تێ ئەگەن بارودۆخی عێراق جیاوازە لە باریدۆخی سووریا و لوبناان و یەمەن یعنی و عمقی ئێران و دەستی ئێران لە ناو عێراقدا زۆر جیاوازە لەو باڵ و دەستانی کە هەیە بە لە لوبناان و سووریا و لە یەمەنە بۆیە من پێم وایە تا ئێستا دیراسی ئەمریکیەکان بۆ بارودۆخی عێراق دیراسەیەکی جیاوازە لەگەڵ ئەو ناوچانەی تر ئەمریکیەکان هەوڵ ئەدەن
لانیکەم ئەو پشێوەیە لە ناوچەکە هەیە نەگوازرێتەوە بۆ عێراق لە بەرەوەی پێیان وایە ئەوەی کە لە عێراقە گەر بە هەمان ئەوەی کە لە سووریایە لە لوبنانە لە ناو عێراقا بێ پێم وایە ڕنگدانەوەیەکی زۆر مەترسیداری لەسەر تەواوی ناوچەکە ئەبێ بۆیە تا ئێستا ئەمریکەکان ینی ئەی فشارەکان لە پای چییە؟ ینی بۆچی ئەو فشارانەی ئەمریکا بینین و بۆچی ئەو جم و جوڵە ناسایی هەندێک لە سەرکردەکانی ئەو گروپە شیعانە بینین کە ینی بەڕاستی لە ماوەکانی ڕابردوودا بەرهەڵسکارێکی سەرسەختی ئەمریکا بوون هەم لە ناو خاکی عراق هەم لە دەروی خاکی عراق کەواتە ینی شتێک هەیە لە گۆڕەپانەکەدا و عێراقیش مەبەسێتی بە تایبەتی ینی سەرۆکوەزیران دەیەوێت ئەم گروپانە هەرچۆنێک بێ بە فشارەکانی ئەمریکا بێ یاخود بە فشاری ناوخۆی عراق بێ تا ڕادەیەک نەمێنن. بڵێ فشاری ئەمریکەکان هەیە لە حکوومەتی عێراق بۆی ئەم گروپانە هەڵبەشێنەوە بچنە سوارچێوەی دام و دەستگا ئەمنیەکانی عێراق بەڵام ئەگەر بێت و هەرچۆن ئێستا هێرش دەکاتە سەر حوتیەکان ئەگەر لە یەک دوو شوێنی عێراقش گورزی لەو گروپە چەکداریانە بدایە حتمما ئێستا پرۆسەی تێکەڵبوونی ئەو گروپانە بە جێشی عێراقی یاخود چاکدانانیان یاخوات دوورکەوتنەوەیان لە ساحەی عێراق خێراتر دەبوو کەواتە ئەوەی کە ئێستا لە عێراق هەیەوەیە ئەمریکا فشار دەکات لە حکوومەتی ناون فشار دەکات لە ئێران هەڕەشەی ئابووری دەکات ڕاستەوخۆ گورزی سەربازی نەوەشاندووە بۆ ئەوەی فشارەکان بگوازرێتەوە بۆ قۆناغی پرۆسەی چەکداری کەواتە ئەوەی وای کردو ئەوەی کە ئێستا لە عێراقە تا ئێستا فشاری دەکرێت بڵێن ئەمریکا هەوڵەدا فشاری ئابووری بکە هەوڵ دەدا فشاری ئەمنی و هاوکاریەکانی بۆ عێراق بکە و ئەو توانایانی کە هەیەی لە جۆرەکانی فشار لە عێراق بکە بەڵام من پێم وایە ئەمریکا دەیەوێت ئەگەر بێت و بتوانێت لەو ڕێگایانەوە دەستی ئێران لاوازکە لە عێراقا پێی باشترە لە بەرەوە لە دەیتوانی ئەو گورزی سەربازی هەڵبژێریە و ڕەنگە پرۆسەکەشی خێراتر کردانی بۆ نمونە گەر ئەمریکەکان چەند بنکەیەکی ئەو گروپە چەکداریانیان بکردایە بە ئامانج حتمما ئێستا دەمانبینی زۆرێک لەو گروپانە ڕنگ بۆ هەر بگوازنەوە بۆ ئێران زۆرێکیان دەچونە ناو سوپای عێراق بۆیە ئەوەی کەوا ئێستا تا ئێستا هەیە ئەکرێ بڵین فشاری نەرمی ئەمریکایە بۆ جێبەجێکردنی داخوازیەکان تۆ پێ دوای شتە گڵۆپی سەوز هەڵ نەکراوە کاک محەممەد نەسەدی گڵۆپی سەوزەدا ئەمریکا هەڵ نەکراوە بۆ هێرشی سەربازی یاخود موشک بۆ ئەم گروپە چەکدارانە ئەوەی کە هەیە تەواو وەکو جەناب دەڵێ فشارێکی نەرمە بەڵام یانی لە واقعەوە نابینین ئەی بۆچی بۆ نمونە ئێستا هەندێک تەساریح ینی سەرکردەی بۆ نمونە حیزبوڵڵا نوجەبا هەیە بۆ ڕۆیتەرز بەڵام ڕاستە ینی هەندێک لە سەرکردەکانی دیکەیان بە درویان خستەوە یاخود ئەوان ڕەتیان کردەوە کامە هەبێ ئەوان ئەڵێن ئێمە ینی چۆنەڵی فشارمان لەسەرەوە هەڕەشەی ئەمریکاش هەیە لەسەرمان کە لە سەعاتی سفرای هێرشمان بکاتە سەر کەواتە پێ دوایە ئەمریکا مەبەسێتی بەزڕی فشارەوە ئەم بابەتە کۆتایی پێبێن یاخود نەخێر بژاردە سەربازەکەش هێشتا هەر لە ئارایە بەڕاستی ئەزانی چۆن تۆ ئێستا سەی بارودۆخی سووریا بکە کاتێک کە تەدەخول کراوە بارودۆخی سووریا ئێستا چۆنە یعنی ببینە گەیشتۆتە ئاستی بەریەکەوتنی ئیسرائیل و تورکیا ئەگەر بێت و هەمان ئەو فەوزایی سووریا بگوازرێتەوە بۆ عێراق پێم وایە کە کارەساتی زۆر گەورە لە ناوچەکە ڕوئەدا بۆی ئەمریکەکان زۆر بە وردی و بە هەستیاری تەعامل لەگەڵ پرسی عێراقا دەکەن و بە تایبەتی ئەمریکەکان هەست دەکەن کە جۆرێک لە ئیلتیزامیان بەرامبەر عێراق هەیە لەبەرەوەی پێیان وایە ئەوان بەشێک بوونە لەسەر نوێنە دروستکردنەوەی عێراق و ڕاستە بەڵێ هەم گروپە چەکدارەکان ئەوە ئینکار ناکەن کە بڵێ فشاری زۆریان لەسەرە و هەڕەشەی زۆریان لەسەرە بەڵام تا ئێستا هەڕەشەکان هەڕەشەی نەرمن نەبووە تا هەڕەشەی چەکداری بەڵام ئەوەی کە ڕەنگە ئێمە پرسیاری گەورەمان ئەوە بێ ئێران ئەمریکا چی لە ئێران دەوێت ئەمریکا لە ئێران دووشتی دەوێت باسی دووشت دەکرێت یەکەم ئێران دەست یاخۆ یارمەتی گروپە تیرۆریستەکان نەدا و داواکاری سەرەکی دووەمشی ئەوەیە ڕێکەوتن لەسەر بابەتی نەوەوی چەکی نەوەوی لەگەڵ ئێرانە من پێم وایە ئەوەی کەوا نامەکەی ترامپش کە بۆ ئێرانی دەنێرێ خاڵی سەرەکی گفتوگۆکردن لەسەر پرۆسەی ڕێکەوتن لەسەر چەکی نەوەوی ئێران لەبەرەوەی مەترسی ڕاستەقینە لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو چەکە ئەتۆمێ ئەگەر بێت و ئێران دەستی لێگیر بێت لەبەرەوەی ئەگەر بێت و ئێران بتوانێت بگاتە ئەو ئاستەی کڵاوەی ئەتۆمی بخاتە سەر یەکێک لە ینی ساروخە پالیستیەکانی ئەو کاتە نە ئیسرائیل نە ئەمریکا بەجددی ناتوانێت هێرشکەنە سەر ئێران بۆیە ئەولەویەت پێم وایە لای ئەمریکا ئەوەیە بگەنە ڕێکەوتنیەکی ئەتۆمی بۆ ئەوەی ڕێگر بن لەوەی ئێران نەتوانێت ببێتە خاوەن چەکی ئەتۆمی و بۆیە ئەگەر ئەوان بگەنە ئەو ڕێکەوتنە بەشێک لەو ڕێکەوتنە ڕەنگە ئەوە بێ کە ئەوان دەست نەرمکەن لە بابەتی عێراقە بە تایبەتی ئێستا ئاسایشی ئیسرائیل باشتر پارێزراوە لە بەرەوەی چوار دەورەی ئێستا ئیسرائیل دەسەکانی ئێرانتیا لاواز بوونە حیزبوڵڵا ئێستا مەترسیی ئەوتۆنیە بۆ سەر ئیسرائیل لە سووریا مەترسی ئەوتۆنیە بە سەر ئیسرائیل حەماس بە تەواوەتی لاواز بووە کەواتە ئێستا ئەولەویەتیان ئەگەر ئەمنی ئیسرائیل بێت تا بە ڕێژەیەک باش ئەمنی ئیسرائیل پارێزراوە و دووەم ئەولەویەت کە من بەلای ئەمریکەکانەوە گرنگە ئەوەیە کە ڕێکەوتنە لەسەر
چەکینەوەی ئێرانەکان. بۆیە من پێم وایە ئەمریکەکان ئەوە هەدەفی سەرەکییان. کەواتە کاک محەممەدەوەی کە گرنگە بە نسبەت ئەمریکاوە ڕێکەوتنەوە و فشارە بۆ سەر ئێران لە بابەتی ینی ملدانی لە بواری وزە و لە بواری ئەتۆمدا ینی بۆ داواکاریەکانی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی کەواتە ئەوەی کە ئێستا گوزارێت پێ وایە ینی ئێران تا ڕادەیەک وەکو لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێک یعنی چۆنەڵی لە هاوپەیمانەکانی لە دەستدا لە ناوچەکەدا ئێستا توانین بڵین ئێران ینی زیاتر ملەدا بۆ داواکانی ئەمریکا و ئێران ئێستا لە بەرەیشی لاوازدایە لە بەرامبەر ئەمریکا بۆیە ئەمریکا ئەم فشارانەژەکە لە عێراقدا بۆی کە زیاتر ئێران ناچار بە گفتوگۆ بکە ئەوە تا جوڵە هەیە لە ئێرانە بۆی کە جارێکی کە ینی دەستکرێتەوە بە کۆبوونەوە لەسەر بابەتی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و بە دیاریکراوی لەگەڵ ئەمریکا بە شێوازی گفتوگۆی ناڕاستەوخۆ کەواتە ئێران لاوازە ئێستا کاک محەممەد. طبعا ئێران دوای لە دەستدانی بە تایبەتی سووریا و لاوازبوونی حزب الله ئەو باڵانەی کە شەڕی ئیقلیمی پێ ئەکرد لاواز بوونە، بەڵام ئێرانیەکان هەر لە ئەگەر بێت و دەقی نامەکەی ترامپ بە وردی سەیەکەن ئەزانی لە دەقی نامەکەی ترامپ کە بۆ ئێرانی نردوو لە مانجی سەیە بەڕاستی مجاملەیەکی زۆری ئێرانیەکان دەکا وعدی ئیتیفاقی ئابووری باشیان پێئەدا وعدی ئەوەیان پێئەدا گەشەیەکی ئابووری باش لە ئێرانە ڕووبدا ئیستیقراری منتقەکە دروست بێ ببنەوە دۆستی نزیکی یەک هاوکاری یەکتری بکەن لە ناوچەکە. تەنها مەرجی ئەوەیە کە ئێرانەکان لە پرسی چەکی ئەتۆمیە ڕێکەوتنیی نەوەی دی بکەن. ئەزانی خۆی ڕێکەوتنی نەوەی هەبوو کاتێکە لە 2015 ئەو ڕێکەوتنە دەکرێت ڕێکەوتنی 5+1 لەگەڵ ئێرانە لە سەردەمی ئۆباما کە دەکرێت. ئەزانی هەر ترامپ خۆی لە 2010 هەڵی ودەوشێنێتەوە. بیانووی ترامپ لە هەڵوەشانەوەی ئەو ڕێکەوتنامە کۆنە ئەوە بوو کە ڕێکەوتنامەکە لاوازە ڕەنگە ئێران بتوانێت بگا بە چەکی نەوەوی. ئێستا ئەو چی دەوێت؟ ترامپ ڕێکەوتنیی نوێی دەوێت کە بە جددی ڕێگر بێ لەوەی ئێران دەستی لە چەکی ئەتۆمی گیر بێ. بە جددی مەترسی ڕاستەقینەی ئیسرائیلەکان و ئەمریکیەکان لە ئەوەندەی لە باڵەکانی ئێرانە زیاتر لەوەیە کە ئێران ببێتە خاوەن چەکی نەوەی لەبەر هەر ساتی ئێران بوو بە خاوەن چەکی نەوەی ئیتر نە ئەمریکا و نە ئیسرائیلش ناتوانانی هێرشکەنە سەری. بۆیە ئەوەی کە ئێستا هەیە لە نامەکەیە هەتا لە جۆری نامەکە لە ڕێگای ئیماراتەوە ترامپ دەینێرێ، بەڵام وڵامەکەی ئێرانیەکان لە ڕێگای سەڵتەنەتی عومانەوە بەیان دەجێڕنەوە. بۆیە ئەوەی ئێستا هەیە دەکرێت بڵین لە پشتی پەردەوە جۆرێک لە گفتوگۆی نهێنی لە بینی ئێرانیەکان و ئەمریکیەکان هەیە بۆ ئەوەی ئایا دەتوانن بگەنە سیغەیەک لەوەی کەوا گفتوگۆی ڕاستەوخۆ دەست پێ بکەن. کەواتە ئێستاکانە ئەوەی کە هەیە هەر بۆ عێراقش بەڕاستی ئەزانی ئێستا پرۆژەیەک پێشنیاری پرۆژەیە کراوە بە ناوی تحرير العراق من ئێران، ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران لەلایەن دوو کۆنگرسمانی جمهوریەوە ئەو پرۆژە یاسایە پێشکەش بە کۆنگرسی ئەمریکی کراوە. ئەوە خاڵی زۆری تەیە بۆ ئەوەی حکوومەتی ئەمریکا کاری لەسەرکە گەبێت و ئەو پرۆژێ بێتە یاسای تەواو کاری لەسەرکە. بەڵام جددی ئەوەیە کە ئێمە وەکو عێراقیەکان تەجروبەیەکی تاڵمان هەبووە لەگەڵ ئەمریکا. ئەزانی لە 1998 4 کۆنگریسمانی ئەمریکی پرۆژە یاسایە تەقدیم دەکەن بە ناوی تحرير العراق. ئەو پرۆژەیە دەبێتە یاسا و لەسەر بنەمای ئەوە لە 2003 حکوومەتی عێراق دەکەێت. بەڵام کە دەبینێت حکوومەتی سەدام حوسێن دەخا ئەمریکا خۆی لەسەر سینیەکی زێر عێراقی بەجێهێشت بۆ ئێران. بۆیە زۆرجا هەتا عێراقیەکانش یعنی ئێمە کوردش زۆر متمانەمان بە ئەمریکانی لەبەرەوە ئەمریکا زۆرجا کە بەرژەوەندەکانی خۆی دابین کرد پشت دەکاتە دۆستەکانی. بۆیە هەتا ئێستا تۆ سەیری عێراقکە. هیچی لە کێشەکانی ئەمریکا بۆ سەرکەوتن لە عێراقا ئەوەیە ئێرانیەکان چوونەتە عومقی سیاسەتکردنەوە لەگەڵ سەرجەم پێکاتەکانی عێراق. بۆ نمونە ئێران بەوە نەوەستاوە کە شیعەکان دۆستین و لە ڕووی مەزهبیەوە وەکو یەک بیرکردنەوەیان هەیە. بگرێسە ئێران باشترین پەیوەندی سیاسی لەگەڵ هەندێک لایەنی سونی هەیە کە ئێستا دیفاع لە بۆچوونی ئێران دەکەن و دیارە ئێمە لە ناو کوردش هەردوو حیزبی سەرەکی خۆیان بە دژمنی ئێران نازانن بە حکمی ئەو سنوورە هاوبەشەی هەمانە و مێژوو سەلماندوویەتی ڕەنگە ئێران وەکو دراوسەیەک زۆر باشتر بوو بێت لە دراوسەکانی ترمان و ئەمریکاش زۆرجا لەگە کوردان ڕازگۆ نەبووە. بۆیە من پێم وایە عێراقیەکان خۆیان ئێستا بۆ ئەم قۆناغە زۆر متمانیان بە تایبەتی بە ترامپ نیە. ئێمە دەبینین سیاسەتی ترامپ سیاسەتێک بنیادنەوە لەسەر بەرژەوەندی ئابووری. بۆیە من پێم وایە گەلانی عێراق زۆر بە یعنی مەترسی و بە دوودڵیەوە دەڕوانە هەر پرۆژەیەکە لەلایەن ئەمریکا بێ بۆ عێراق. ینی تۆ بۆ نمونە هاوڕانی دەسەرەوەی کە ڕاستە ئێستا ئەمەژەت بۆدا ینی عومقێکی سیاسی سەربازی تا ڕادەیەک ئابووری واروها تێکەڵاویشی زۆری ئێران لە ناو عێراقدا هەیە لەگەڵ هەموو سەرجەم پێکاتەکان و سەرجەم سەرکردە سیاسیەکان بە کورد و سونە و شیعەوە. بەڵام ینی خۆ عێراقیش ینی بۆ پاراستنی خۆی نەیشاردۆتەوە کۆمەڵی هەنگاوی ناوە ینی لە بەرامبەر فشار و هەڕەشەکانی خودی ترامپ هەروە ئەمریکیەکان بۆ عێراق.
پێدوانیە دەبێ ینی عێراق ئامادەکاری هەبێ بۆ ئەم بابەتە و هەروەها زەمینە سازی بکات لە نێو پێکاتەکان و بەتایبەتی لە نێوان سەرکردە سیاسی شیعەکان چون خۆ دەزانی ینی عێراق تا نزیکە بێتەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەمە بابەتێکی گرنگە بەلایەن سەرکردە سیاسیەکانی بەتایبەتی شیعە چکێسە هەندێک دەنگ بەرز بۆتەوە بەتایبەتی لایەن دەوڵەتی یاسا کە نووری مالیکی سەرۆکایەتیەکە ئاماژە بۆە کاڵێ ئێمە دەمانەوێت هەڵبژاردننیشی پاک و بێگەر لە عێراق بچێت بەڕێوە چکەوان مەترسیەوانێک هەڵبژاردنیش نەکرێ بە حەقەت ئەگەر ئەم زەمینە سازیە لە عێراقدا نەبێ و خۆت نەگونجێنی لەگەڵ سیاسەتی نوێی ترامپ و ئەمریکا لە ناوچەکەدا و لە بەرامبەریشدا باڵانسی پەیوەندەکانت لەگەڵ ئێران و ئەمریکا هاوسەنگ نەکەیتەوە ینی زەرمەندی یەکەم خۆ عێراقە بێت نە ئێرانە بێ نە ئەمریکا وایە نەکاک محەممەد بڵێ بەتەکیید بۆیە ئێستا تۆ کە باسی ئەوە دەکەین خۆ گونجاندنی گروپە چەکدارەکان ئەزانی گۆڕینی پێستیان زۆر بە ئاسانی و گۆڕی ڕەنجیانش بە ئاسانی دەکرێت یعنی زۆرێک لەو گروپانە ئەگەر دەتوانن لە قۆناغی لە قۆناغەکان بچنە ناو سوپای عێراقشەوە لە ناو سوپای عێراقا ئەم گروپانە ئەبنە بەشێ لەو سوپای عێراق بەڵام هەموو کاتێ خۆی چێ لە کێشەکانی عێراق ئەوەیە ئێمە ئێستا باسی ئەوەیە دەکەین کە حکوومەتی عێراق دەیەوێ نەرمی بنوێنێ بەرامبەر بە فشارەکان دەیەوێت لەگەڵ ئەمریکا ڕێکە بەڵام ئێمە باش دەزانین حکوومەتی عێراق توانای واخد دەسەڵاتی تەواوی بەسەر هێزی چەکداری عێراقانیە تەواوی دەسەڵاتی بەسەر ئابووری عێراقانیە تەواو دەسەڵاتی بەسەر جومگە هەستیارەکانی عێراقانیە هیچ لە کێشەکان ئەوەیە ئەم حکوومەتی کە هەیە ئایا حکوومەتی عێراق محەممەد شیع سوودانی دەتوانێت فشار بکە لە گروپە چەکدارەکان بە بەکارهێنانی هێزی سەربازی ناچاریان کە بە تێکەڵبوون لەگەڵ سوپای عێراق طبعا ناتوانێت ئایا دەتوانێت دەستی ئابووری گروپە چەکدارەکان ببڕێ کەواتە ئێمە کێشەمان ئەوەی ئێمە خۆمان خاوەن حکوومەتێکین لاوازە لە بەرامبەر ئەو گروپە چەکدارانە لاوازە لە بەرامبەر ئابووریان توانای سەربازیان بۆیە من پێم وایە هیچێ لە قۆناغەکان ئەتوانن ئەو گروپانە بچنە ناو هەموو جمگە سەربازی و ئەمنیەکانی عێراقەوە هەتاکو لانیکەم ئەم ماوەی ترامپ تێپەڕ ئەبێ بەڵام بۆ من پێم وایە بۆ دوورمەودا هەم ئێرانیەکان و هەم شیعەکانی عێراقش گەیشتونەتە ئەو قەناعەتەی بۆ پارێزگاریکردن لە حکمی شیعەگەرایی لە عێراقا ئەوەندەی پێویستیان بە حکوومەتە دا ئەوەنە پێویستیان بەوەیە کە میلیشیا و گروپی چەکداری مەذهبیان هەبێ بۆیە ئەگەر هەستکەن کە فشارەکان دەگاتە ئاستی هێرشش پێم وایە ئەو گروپانە وەکو قۆناغێک بۆ مەرحەلەیەک خۆیان بەتاوی ناتوێنەوە بەڵام بەرجی سوپا و هێزە ئەمنیەکان لەبەر دەکەن بەڵام هەر لەژێر ئەو بیر و باوەڕە دەبن کە مەرجعیان بە مەرجعی ئێران خۆیان بە بەشێک لە مەرجعیەتی ئێرانی دەزانن زۆر جاریانی بازەوە کرا لە ڕابردوو کە بە حەقەت ینی ئەم گروپە چەکداریانە ینی ئەوەندە دەسەڵاتی سەربازی و هەروەها مادی و کۆمەڵێک لایەنی دیکەیان هەیە ینی ئەوان بە حەقەت ینی بڕیارەکان بە حکوومەتی عراقی دەرەکەن یاخود زۆرێک لا کێشە سیاسی و سەربازەکان لە عراقدا یەکلاکەنەوە ئەوەی کە دەگوزارێت بۆ نمونە ئێستا لەسەر ساحەی سیاسی عراق ینی ئامادەکاری ئەم گروپ و ئەم هێزە چەکدارانەیە بەدەر لەوەی کە وەکو جەناب دامەژەت پێدا و فشارەکانی هەم محەممەد شیع سۆدانی هەم ئەمریکا بووی کە ببنە بەشێک لە سوپا و لە هێزەمنیەکانی عراق دەشیانەوێ لە لایەنە سیاسیەکەەوە ئامادەکاری بکەن بۆ چۆنەڵی کۆنتترۆلکردنی ساحەی سیاسی و ساحەی پەرلەمانی لە عراقدا پێت وایە کاتێکم گروپە تونڕەوانە دەبنە کەسانی سیاسی و پەرلەمانی و دەیانەوێت کایە حکوومەتیەکەش کۆنتترۆل بکەن مەترسی نابێت بۆ ئایندەی عراق واروە ئایندەی پەیوەندیەکانی عراق لەگەڵ ئەمریکا کاریگەریان ئەبێت کاک محەممەد ئەزانی چۆن ئێمە ئێستا لە عێراقا لە بەردەم منزومەیەکی شیعین منزومەی حکومەکە بە حکمی کەمینۆ زۆرینە لە ڕۆ دیموکراسیەکە و لای شیعەکانە بەڵام منزومە چەکداری و ئەمنیەکەی عێراقش لە دوای هاتنی داعش و گروپی تۆریستی داعش من پێم وایە شیعەی عێراق بە پاڵپشتی ئێران منزومەیەکیان دروست کردو حکوومەتێکی بەدیل جێشێکی بەدیل منزومەی ئەمنی بەدیل ئێستا خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینە لە عێراق وەکو بەڕێزت باست کرد ئەو موسەساتانە کە ئێمەیە بکەواتە ئێمەی حکوومەت دوو حکوومەتمانی حکوومەتێکی ئەوەی کەەوە محەممەد شیع سوودانی بەڕێوە باڵان حکوومەتێک ینی تەواوی جمگە ئابووری و سەربازی و ئەمریکای عێراق لای ئەوانە بۆیە ئەوەی کە ئێستا هەیە بۆ نمونە ئەو گروپانە دەتوانن تەواو تێکەڵی هێزە عسکەریەکانی عێراق بن و هێزە ئەمنیەکانی عێراق بن بێ ئەوەی توانای بڕیاردان لە دەستن ئەزانی ئەو گروپانە خۆیان خاوەنی بەشی ئابوورین یعنی هەر گروپێکی چەکداری شیعە خاوەن بەشی ئابووری خۆیەتی خاوەن بەشی ئەمنی خۆیەتی خاوەن توانای سەربازیەتی بۆیە ئەمانە ئەگە بچنە یعنی بە هەر ناو نیشانە بیان کە ناو سوپا و دام و دەستگای ئەمنیەکانیانەوە لەناو ئەو دام و دەستگایەنەش تەواو خاوەنی تەواوی دەسەڵات و بڕیاری خۆیان ئەبن یعنی بۆیە هیچ لەو
دەکرێت بڵێن فێڵانەی کە دەتوان لە ئەمریکای بکەن وەکو ڕووکەش دەچنە ناو سوپاوە وەکو ڕووکەش مؤسساتە حیفز ئازانی هیچ لەو گروپە هەموو زۆرێک لەو گروپانە واجهەی سیاسیان هەیە بەشداری پرۆسەی سیاسین ئەکرێ ئەو حیزبانە ناوی حیزبەکە دەگۆڕن سەرکردەی بەدیل دێننە پێشەوە بۆی بەشداری پرۆسەی سیاسی بکەن بۆیە دەرکردنی پرۆسەی سیاسی و دەرکردنی توانای سەربازی ئەمنی عێراقی لە دەستی شیعەی عێراق و لە پشتەوەش لە دەستی ئێران پێم وایە پرۆسەیەکی قورسە لە عێراق ئەمریکەکان بتوان سەرکەوتوو بن ئەبێ ئێمە باش بزانی زۆرینەی عێراق زۆرینەی شیعەن زۆرینەیەکن کە پەیوەستن و پەیوەندیەکی زۆریان لە ڕووی مەزهەبیەوە بە ئێرانەوە هەیە یعنی ئەمە شتێک نییە فەرزکرا بێتە سەریان بۆیە تاوانەوەیان یان خۆ بکرێنە ناو هەر گروپێکی چەکداری عێراقی حکومیشەوە ئەوان ئەو تایبەتمەندی خۆیان دەپارێزن بە تایبەتی ئەوان لەوە تێدەگەن ئەمە مەرحەلەیەکی کاتیە پێم وایە ئەم جۆرە سیاسەتە ئەزانی بایدن چەند ساڵ هەڕەشەی ئەوەی کرد لە گروپە چەکدارەکان ئایا هیچ تەسیرێکی بوونە ئێستا بۆ پرۆسەکە جددیە یعنی هەست ئەەکەین مەترسیەکان جیاوازە لەبەرەوەی ئیدارەی ترامپ ناوچەکە هەمووی لە شەڕایە و ئەمەش لە چەندجەیەکی کرد گورز وەشاندن لە گروپەکانی نزیک ئێران ڕووی داوە بەڵام ئەمانش ئەتوانن شێوازێک لە تێکەڵبوونەوە لەگەڵ جێشی عێراقی مؤسسەکان بدۆزنەوە بە موقەتی تا ئەم فترەی ترامپ تێپەڕێ بەڵام هەر پێدوانێک کاک محەممەد ینی باڵانسی هێزیش لە ئێسادا لە ناوچەکە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر گۆڕاوە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان ئەزانی چۆن ئیسرائیل پێداویستەکانی خۆی ئێستا دابین کردووە ئیسرائیل ئێستا حدودی خۆی پاراستووە کۆتایی من ئەتوانم بڵێم کۆتایی بە حەماس هێناوە حیزبوڵڵا ئێستا هیچ مەترسیەکی نەماوە یعنی تەنها لە ماوەی 2 هەفتەیە 2 ئەمینداری حیزبوڵڵای شەهید کردووە بەنسبەت سووریاشەوە ئێستا هیچ حکوومەتێک بۆ لەمەودا ناتوانێت خاچی سووریا حکم بک بێ ڕەزامەندی ئیسرائیل ئێستا زۆرێک لە پێکاتەکانی سووریا هەست بە ئەمان ناکەن یعنی ئێستا بەشێکی زۆری ئەوەی کەوا بە سنووری ئیسرائیلەوە ئیسرائیلەکان خۆیان بەڕێوەی دەبن بینیمان چەند ڕۆژی ڕابردوو گورجی کوشندەی لە هەندێک فڕۆکەخانەدا کە تورکەکان بەتەما بوون بیکەن بە بنکەی تایبەتی خۆیان وێرانی کردو نێهێش بێنەوە هەندێک وەکو تەکنیکاری تورکیش لەوێ بوون کوژران تورکیا نەیتوانی خۆی کاتە خاوەنیانە بەرپرسداتەوە یعنی لەگەڵ ئەوەی هێرشی کردە سەر ئەو ناوچانەی کە تورکیا بەتەما بوو بنکەی لێ بکاتەوە تورکیا وتی ئێمە شەڕی ئیسرائیلمان ناوێت لە سووریاکەوە تا من پێم وایە سووریا ئیسرائیل تا ئەندازەیەکی باش ئەمنیەتی چواردەورەی خۆی تەمین کردووە ئێستا ئەوان بیر لەوە دەکەنەوە چۆن بابەتی غەزە کۆتایی ببێنن عێراق ئێستا دەکرێت بڵێن مەترسیەکی زۆر گەورە نیە لەسەر ئیسرائیل بۆیە ئیسرائیل ئەوەندە بابەتی گورزوەشانن لە گروپە چەکدارەکان دیە ترامپش ئەگەر بێت و ئەوەی لە ئێران داوای دەکا دەستی بکەوێ ترامپ کابراایەکە بەدوای ئابووری و بەدای دەستکەوت دەگەڕێ وایە پێم وایە ئەگەر بگاتە هەر جۆر ڕێکەوتنێ لە ئێگەڵ ئێرانەکان ئەوەندە بابەتی عێراقی تر باز ناکەن ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە ئەگەر بێت و نەگەنە ڕێکەوتنش من پێم وایە گروپە چەکداری عێراقیەکان و ئەزمموی ئێران لە ئیدارەدانی ململانێ دەتوانێت ئەو گروپانە سەرجەم ئەو گروپانە بە شێوەیەکی کاتی لە ناو هێزە سەربازە عێراقیان دەتاوێنێتەوە بەڵام هیچ کاتێک ئەو حکوومەتەی کە لە عێراقا بێت توانای ئەوەی نابێت دەست بۆ ئەو گروپانە بەرێکە لە ناو جێش عێراقن نە بۆ سەرکردەکانیان نە بۆ توانا سەربازیەکانیان بۆیە ئەگەر زۆرش ناچار بن ئەوە بە شێوەیەکی کاتی دەکەن تا ئەم ئیدارەی ترامپ فترەکەی تەواو دەکات زۆر باشە لەم نێوەندەدا یعنی ئەو گۆڕانکاریانی کە ڕۆدا تاوان خۆ دەزانی ئێستا بۆ نمونەگەرێمە باس کورد بکەین لە عێراقدا ینی ئاسی پەیوەندیەکان تا ڕادەیەکی باش لەگەڵ عێراق چۆتە پێشەوە بە حکمیەوەی کە ینی ئێستا لە ڕووی دارایی و ئابووریەوە هەرێمی کوردستان و عێراق ڕێکەوتنیشی باشیانێ لە ڕووی نەوتەوە ڕێکەوتنیشی باشێ هەروەها لە بابەتە سیاسیەکان و لە بۆ نمونە گفتوگۆی نێوان عێراق و هەرێمی کوردستان ینی تا ڕادەیەک نەرمینواندن هەبوو لە هەردوولاوە بۆ گەیشتن بە ڕێکەوتن لە کۆمەڵێک بابەتی گرنگ پەیوەست بە کێشەکانەوە کورد لەم نێوەندەدا ئەگەر عێراق هەر پریشکێکی بەربکەوێت لەلایەن ئەمریکاوە ئەگەر بەری بکەوێت لە داهاتوودا ینی زەرەرمەند ئەبێ کورد یاخود کورد پارێزراوە و دوورە لەم بابەتەوە بە حەقت لە عێراقدا کاک محەممەد وەکو بەڕێزت دۆستێکی جوانت بۆ کرد کاتێک کە ئێستا ئێمە زۆرێک لە پەیوەندیەکی باشمان لەگە حکوومەتی ناوەندا هەیە ئێمە گەبێت و سەیری سووریاکەین کاتێک کە سووریا ڕووخاوە ئێستا چەند دەوڵەت دەزوەر ئەدا لە ناو سووریا ئایا سووریا جاریکە ئەبێتەوە دەوڵەتێک ناڵین مرکزی بەهێز دەوڵەتێک تا ئەندازەیە دەوڵەتێک بێ باش بێ لە ژێوەی ئیدارەدان من پێم وایە ئەوەی عێراق خراپترش دەبێ یعنی بۆ نمونە ئەگەر ئەمریکیەکان یا ئیسرائیل هەوڵی ئەوە بدەن ئەم حکوومەتەی ئێستا بخەن فەوزایی کەوا لە سووریای بگوازرێتەوە بۆ عێراق
من پێم وایە هەرێمی کوردستان پارێزراو نابێ نە ئێرانەکان بە ئاسانی دەست لەو سونورە دوورە درێژەی هەرێمی کوردستان بەرئەدان و تورکیاش هەرچۆن ئێستا دەزوەردانێکی قوڵ دەکا لە ناو سووریا بە هەمان شێوە ڕەنگە سوپا بێنێتە ناو عێراقەوە هەتا ناو کوردستانەوە و ئێرانش ڕەنگە سوپا لە هەندێک ناوچە بێنێکەوە تا من پێم وایە بە هیچ شێوەیەک بەرژەوەندی کورد لەوە نییە بارودۆخی عێراق تێکچێ ئێمە لە ڕووی ئابووری و هەرێمی کوردستان بارودۆخێکی ئابووری باشمان نییە ئێستا احتیمادی تەوامان لەسەر حکوومەتی عێراقە باشە گەم حکوومەتە ئێستا تووشی شکست بێ ینی تەوقعی چۆن دەکرێت چۆن حکومت لە عێراق دروست دەکەێت کەی حکومت لە عێراق دروست دەکا چێ ئەو حکومەتە دروست دەکا بۆیە هەر جۆرە خەلەلی ئەمڕۆ هەر جۆرە فەوزایە لە عێراق لە بەرژەوەندی کورد نییە ئەگەر عێراق ئەم حکومەتە لە دەستدا پێم وایە بە پێچەوانەوە ئێستا کە فشار لەسەر حکوومەتی عێراق هەیە دەکرێت ئێستا کورد بتوانێت لە چوارچێوەی بوونی ئەو فشارانە بەڕێکەوتن و دیالۆگ و گفتوگۆ هەرچۆن یەکێتی نیشتمانی زۆر داوای ئەوە دەکا ئێستا کاتی ئەوەیە زیاتر ئێمە بتوانین لەگەڵ لایەنە عێراقیەکان نزیک بینەوە ڕێککەوین ڕەنگە هەندێک داواکاریمان هەبوو بێ ئەوان لە ڕابردوودا لە لودبەرزیەوە ڕازینەوە بێتن بەڵام بەو فشارانەی ئێستا هەیە ڕەنگە ئێستا ئەوان ئامادە بن تەنازولی زیاتر بۆ کورتکەن هەندێک دەستکەوتی زیاترمانە بێ بەڵام بە هیچ شێوەیەک ڕوخانی حکوومەتی عێراق و دروستبوونی فەوزا لە عێراقا پێم وان نییە دەستکەوتی تێبێ ڕەنگە بەبوونی ئەم هێزە ئەقلیمیە مەترسیدارانە مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستانش دروست بێت زۆر جار باس زەوا کرێ بۆ نمونە ئەمریکا ئەی پەیوەندیشی باش و دۆستانە و دوورمەودا و هەروەها ینی پارێزراوی لەگەڵ هەرێمی کوردستانەیە و باسیش لەواکرێت زۆر جاریانی دەوترێ ئەمریکا قەت هەرێمی کوردستان بەجێ نایڵێ بۆ لەبەرەوەی ئەبینی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ینی گەورەترین قونسڵخانە و هەروەها ینی بنکە و بارەگای ئەمریکا لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە تا چەند بە حەقەت ینی لە ڕووی گرنتی و پارێزراوی ینی زەمانەتەدا بە هەرێمی کوردستان بۆی کە ئەمریکا کە هەمومان نەزانی و جەنابیش ئاماژەت پێدا ینی لەسەر بەرژەوەندەکانی خۆی بڕیارەدا لە مانەوەی لە شوێنێک یاخود درێژەدان بە دۆسایەتی ئەو ناوچەیە یاخود ئەو گەلە یاخود ئەو وڵاتە ئەمریکا ئەو هێزەیە کە ینی بەو شێوازە متمانی پێ بکرێ و ئەم زەمانەتەی هەیە بۆ گەلی کورد کاک محەممەد من پێم وایە من نابێ بەوە هەڵخەڵەتین کە ئەمریکا گەورەترین قونسڵیە لە هەرێما هەیە نابێ بەوە هەڵخەڵەتین ئەڵێن ئێمە دۆستی کوردن کوردەکان جەنگاوەری باش بوونە لە شەڕی تیرۆر تۆ سەیری بەتایبەتی بۆ ئەمی دارەی ئێستا سەیری شەڕی ئۆکراین لەگەڵ رووسیا بکە ئەم شەڕی کە ئێستا ئۆکرانیا دەیکا بە پاڵپشتی هەموو وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا بووە چەندین ساڵ یارمەتی ئۆکرانیاندا بە بیانووی ئەوەی کە بیکەن بە ئەندام لە حلفی ناتۆ ئێستا نەبوو بە ئەندام لە حلفی ناتۆ وڵاتەکەش وێران بوو ئێستا ترامپ هاتووە داوای ئەو پارەیە دەکا کە وەکو یارمەتی لە سەردەمی بایدنا پێدراوە ئەڵێ ئەوە هەموو قەردە و دەبێ بۆمان قەرزە و بۆمان بجێڕیتەوە نەک ئەوەش دەبێ هەرچی سامانی معادنی زۆر گرانبەها هەیە تۆ عقدمان لەگەڵا بکەی بمان بەخشی هەر ئەوەی ئۆکرانیا پێمان دەڵێ زۆر مەترسیە پشت بە ئەمریکا بەستی ئەو ئۆکرانیایی وعدیان پێدا بوو ئەوان دەیپارێزن وعدیان پێدا بوو دەیکەن بە ئەندامێ لە حلفی ناتۆ ئێستاکانە هەموو ئاواتی زلینسکی ئەوەیە تەنها شەڕاگرتنێکی درێژخایەن هەبێ لە بینی ئەوان و رووسیا کە بەشێ لە خاکەکەی لە دەستداوە سەروەت و سامانی وڵاتەکەش لە دەست دەدا کەواتە ئەوە ئەمریکای بۆ ئێمەش من پێم وایە دەبێ ئێمە پەیوەندەکانمان لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکانە بپارێزین هاوسەنجی لە پەیوەندەکانمان بپارێزین لە هیچ کاتێکە هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانەوە کار بۆ ئەوەنەکە حکوومەتی بەغدا لاواز بێ لەبەر ئەوەی لاوازبوونی حکوومەتی بەغدا و ڕوخانی حکوومەتی بەغدا دەست بە وڵاتە ئیقلیمیەکان ینی فرسەت ئەدا بە وڵاتە ئیقلیمیەکان دەست لە عێراق وەردەن ئەوەش لە هیچ کاتێکە بەرژەوەندی ئیقلیمی هەرێمی کوردستانی تێ نییە و زۆر وڵات ئێستا خەون بەوە دەبینێ فەوزا لە عێراق بێ بۆ ئەوەی هێرش کاتە سەر ئەم قەوارەیە ینی وڵاتی ئیقلیمی وەکو تورکیا خەونی ئەوەیە دەرفەتێ ببینێ بۆی ئەم قەوارەیە لە ناوبەری ئەو تا ئێستا ئەوەی نەشاردۆتەوە کەدان بەم قەوارەیانانە ئەو تا ئێستا ئامادە ینی سزای هەندێک ناوچەی هەرێمی کوردستان دەدا سزای سلێمانی دەدا لە بەرەوەی سیاسەتەکەی بەدڵ نییە ئەی ئەگەر بێت و عێراق وەکو وڵات نەمینێ دەوڵەتێکی وەکو تورکیا ئایا دەستوەردان ناکا هێز نایە بۆیە من پێم وایە هەر وڵایەنێکی سیاسی لە عێراق لەناو هەرێمی کوردستانەوە کار بکە بۆ لاوازکردنی حکوومەتی عێراق و بۆ ڕوخانی پێم وایە هەڵەیەکی گەورە دەکات زۆر باشە بابەتی ینی خۆ دەزانی ئەوەی کە لە سووریا گوزەرا ئەوە تا ئێستا تا ڕادێک ڕەوشی ئێش بەرەو ئارامیە چێت وە ینی ڕەوشی کورد بە دیاریکراوی لە دوای ڕێککەوتنیان لە ڕۆژاوی کوردستان لەگەڵ دیمەشق تا ڕادەیەک تورکیاشی لە بەرامبەر ڕەوشی ڕۆژاوی کوردستانی ئێور کردوێتەوە وە قسەیەکە بوو لە ڕابردووکە ینی کورد و لەگەڵ تورکیا لە دانوستانان بۆی کە ینی بگەنە ڕێککەوتنێک و هەردوو لە ینی چۆنڵی مڕاعاتی یەکتر بکەن
لەوێ جێگیربوون و پاراستنی ڕەوشی کورد لە ڕۆژاوی کوردستان لە نێو چوارچێوەی ئەو سووریانەوەی کە ئێستا بنیاد نراوەتەوە تا چەند ینی پاڵپشتیە بۆ مانە و پاراستنی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی ژۆک و باشووری کوردستان تا چەندە پارێزراویە بۆەوەی کە ئەو ڕەوشەی لە سووریا و لە ڕۆژاوی کوردستانەیە یەکانگیر بن و پارێزراو بن بۆم دۆخەوە ئەمریکا تا چ ڕادەیەک ئەڕوانێتە ئەم دوو بەشەی کوردستان باشوور و ڕۆژاوە کە بە پێگەیشی ئارام بۆ خۆی لە قەڵەمی بدات چکە بۆ لە ڕۆژاوی کوردستانی ژۆتا بەرژەوەندی هەیە و ینی دوای نەوتەکەی کەوتووە بە حەقەت دیارە یەکێک لەو ڕاستیانەی کە دەوێت باش تێ بگەین ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژاوای کوردستانە تەواوکەری یەکەن ئەوەی کە ئێستا لە سووریا هەیە ئەوەی کە دوا ڕۆژی سووریا دیاری ئەکا شێوازی حکومڕانیەکەی توانە سەربازیەکەی و چ وڵاتێکش دەتوانێت دەست وەردا پێم وایە ئێستا ئیسرائیلە یعنی ئێستا ئیسرائیل لە ماوەی ڕابردووە ئەتوانین بڵێن سووریای کردووەتە وڵاتێک کە داماڵراو لە چەک ئێستا ئەو حکوومەتەی کە لە سووریا هەیە و تەواوی خاچی سووریاش حکوم ناکە دەکرێت بڵێن لە 160 خاچی سووریا لە ژێر دەسەڵاتی حکوومەتەکەی ئەحمەد شەرعە ئەوەی کەوا ئێستا هەیە بۆ بنمونە ئەوەی چێ دیاری ئەکات چ وڵاتێ بۆی هەیە بێتە ناو سووریا ئەوە ئیسرائیلەکان بۆ نمونە نایە ئەوان ئیسرائیلەکان ئەوەی کە بەڕاستی دەستی ئێرانی لە ناو سووریا بڕی ئیسرائیلەکان بوون ئەو ئیسرائیلەکان بۆ هێرشیان کردە سەر حیزبوڵا لاوازیان کرد تا کشایەوە لە ناو سووریا و حکوومەتی سووریای لاواز کرد تا کەوت کەواتە ئەمڕۆ ئیسرائیل دەستی ئێرانی نەبریوە یعنی ئێرانی لە دەرگاکەوە دەرنەکرد بۆ ئەوەی تورکیا لە پەنجەرەوە بێتە ژوورەوە ئەو دەستی ئێرانی نەبری بۆ ئەوەی دەستی تورکیا لەوێ درێژ بێ بۆیە ئەوەی کە دەستکەوتی کورد لە ئەو بەشەی کوردستانە پەیوەستە بە ئەمنیەتی ئیسرائیل ئەمنیەتی ئیسرائیل چی بخوازێ ئەمنیەتی ئیسرائیل ئەوە بخوازێ کە سووریا لە حکوومەتێکی لاوازی هەبێ هەموو کاتێک کار دەکەن لەسەر حکوومەتەکە لاواز بێ ئەگەر پێویست بۆ بکە چەند فدرالیەتێ دروست بێ کار دەکەن بۆ ئەوی فدرالیەت دروست بێ بۆیە من پێم وایە ئەمڕۆ حکوومەتی سووریا بۆ خۆی ئەو توانایی نییە کە یعنی بۆ نمونە ڕوبەڕووی نە ئیسرائیل بێتەوە نە هیچ وڵاتێکیکە بێتەوە تەنها بیرکردنەوەی ئەوان ئەوەیە کە حکوومەتەکەیان سەقامگیر بێ لانی کەم لەو ناوچانەی لەژێر دەسەڵاتیانە بۆیە ئێستاکانە بکەری سەرەکی یعنی هێزی سەرەکی لە سووریا ئیسرائیلە و دوای ئەوەن تورکەکان دێن ئەوەی کە وای کردو ئێستا کورد لەو منحەیرە یعنی دەبینین بە پێی گۆڕانکاریەکان هەندێک کات دەرفەتی باش هاتەتە پێشمان و هەندێک کاتش زەرەرمەند بووینە بۆ نمونە ئەوەی کە ئێستا دانوستانی ئەیکا من پێم وایە دانوستانەکانشمان لەگەڵ حکوومەتەکەی سووریا لەژێر فشاری ئەوەیە ئێمە مەترسی ئەوەمان هەیە بڕوای تەوامان بە ئەمریکانیە ڕۆژێک بێ کورد بەجێنێلێ بە تایبەتی ترامپ ئێمە دێتە بیرمان لە خولی حکومڕانی پێشووتری ترامپە بە ئاشکرا هەندێک ناوچەی چۆڵ کرد و ڕێگەی داخۆ ئەفرین چێ کە کاتێک کە گیرا ئەوان ڕێیاندا بێن ئەفرین بگیرێ و هەندێک لە ناوچە سنوورەکانی ڕۆژاوای کوردستانش ئەوان ڕێگەیاندا داگیر بکرێت بۆیە لە بەشەی کوردستان متمانەیتەوە بە ئەمریکا نییە یعنی هەر دقی ئەمریکا بەرژەوەندەکە ئەو بخوازێ بەجێ دێ لەکەواتە بۆیە کورد لەوێ ناچارە بە پێی گۆڕانکاریەکان تەعامل لەگە پرسەکەیە بکە بۆیە زۆر جار کورد بەدوای ئەوەیە دەگەڕێ بگاتە ئێستا بگاتە ڕێکەوتنێ بتوانێت بەرژەوەندەکانی بپارێزێن نەک کاتێک کە ئەمریکەکان لە پێناو بەرژەوەندی گەورەکانی خۆیانە بڕیارێ بدەن بکشێنەوە یاخود لە ژێر کاریگەری هەندێک بەرژەوەندی گەورەتر ئەوەی کە مەترسیە ئەمریکا بەرژەوەندی ئابووری لەگەڵ نە هەرێمی کوردستان هەیە نە لەگەڵ بەشی کوردستان لە ڕۆژئاوای کوردستانە هەیە بۆیە ئەمریکای ئێستا بەدوای بەرژەوەندی ئابووریەوە هیچ بەرژەوەندی گەورەی لەگەڵ ئێمە نییە بۆیە ئێمە ئەوانەی کە سوودی لێ دەبینین ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکەیە بەرژەوەندەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئیسرائیل لە هەندێک قۆناغا ڕەنگە سوودی لێ بینی وڵای خۆی ئەوەیە واقعەکەەوە تا ئەمریکا ینی دۆستی تا سەری کەس نییەوەکو جەنابەتەڵێ ئەو تا دەستی لە ئۆکراین بەردا دەستی لە وڵاتانی هاوپەیمانی خۆی بەردا دەستی لە هەموو ئەوروپا بەردا ئەو تا هەموو باجەگو و مرجی و ئەمە ڕێکارە ئابووری قورسەی گرتوۆتە بەرامبەر بە دۆستەکانی خۆی ئەو تا هەمویانی هەراسان کردووە منی چوونە ماوە کاک محەممەد نەسەدین قسەی کۆتاییت لە ماوەی خولەکێک هاتوانی بگەین زۆر سوپاس دەکەم طبعا ئەوەی کەوا زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ئێمە لە بارودۆخێکی زۆر تایبەتین ئەوەی کە ئێستا لە پێش ئێمەیە ئەوەیە دوای هەڵبژاردن بتوانین زۆر گرنگە یەکێتی و پارتی بتوانن حکوومەت دروستکەن حکوومەتێکی مستەقرمان هەبێ لانی کەم بۆ ئەو ئەگەرانەی کە دێنە ناوچەکە ئەگە حکوومەتێکی مستەقری خاوەن یەک بڕیارمان هەبێ ئەو گۆڕانکاریانێ لە ناوچەکە ڕوودەدا لە هەندێکی دەتوانین سوود ببینین و لە هەندێک مەترسیەکانیش بە حکوومەتێکی یەک گرتووی خاوەن یەک بڕیار دەتوانین لەو مەترسیانە خۆمان بپارێزین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاک محەممەد نەسرەدین چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە سودەکانمان لە شاری کەرکووک میوانی بەرنامی پانۆراما بووی. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقیم شەوی پانۆرامەتان پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.